یەکەمین ڕاپەری بێدەنگ لە جیهاندا بە نەخۆشیەکی دەگمەنەوە لەدایک بووە. گەڕایەوەی بە ئەستەم دەدوێت، بەڵام خەونی ئەوەیە ببێتە ڕاپەرێکی جیهانی. ئیسیا ئاکۆستا منداڵە بێدەنگەکە چیرۆکی ئەملاوە پێمان دەڵێت کە بە دیهێنانی خەونەکان تەنها و تەنها پێویستی بە هەوڵدان و ئارامگرتن هەیە. بە جۆرێک دەبێت هیچ بارودۆخێکی نەرێنی نەبێتە ڕێگرێک لە بەرامبەر بە دیهێنانی ئامانجەکاندا. ئەملاوە ناوی ئیسیا ئاکۆستایە، بە بێدەنگترین ڕاپەر لە جیهاندا ناسراوە، چونکە هەر لە منداڵیەوە بە نەخۆشیەکی دەگمەنەوە لەدایک بووە. پزیشکەکان هەرگیز بڕوایان وانە بوو کە ئەو دەژی و دەتوانێت لە ژیاندا بمێنێتەوە. ئەو نەخۆشیەکەی پێی دەوترێت ئەناسیا. ئیسیا شەویلگە و زمانە بچکۆلەی نییە، توانای هەناسەدانیشی نییە. لە دوای چەند نەشتەرگەریەک توانرا بۆریەکی هەناسەدانی لە خوارەوەی ملی بۆدا بنرێت. تەنانەت ناتوانێت هیچ خواردن و خواردنەوەیەک بخوات، تەنها لە ڕێگەی دەرزیەوە نەبێت. هەروەها دەبێت بەلایەنی کەمەوە 3 جار لە ڕۆژێکدا بۆریەکەی پاک بکاتەوە. ئەم نەخۆشیە جگەلەوەی کاریگەری خستۆتە سەر هەناسە و توانای قسەکردنی واشی لێ کردووە کە گوێیەکانی بە تەواوەتی نەبیستن، چونکە شەویلگەی نییە. ئەوەش دەبێت ئەوەی فشارێکی زۆر بکەوێتە سەر گوێیەکانی. بەو هۆیەشەوە نزیکەی 15 نەشتەرگەری بۆ ئەنجام دراوە. لەگەڵ هەموو ئەو نەخۆشیانەشدا هێشتا ئیسیا خەونی ژیانکردنی لەدەست نەداوە. هەوڵ دەدات ببێتە ڕاپەرێکی بەناوبانگی جیهانی. وێڕایەوەی لەلایەن خەڵکیەوە گاڵتەی زۆری پێدەکرێت، بەڵام ئەو بەردەوامە لە هەنگاونان بۆ بەدەستهێنانی خەونەکانی. لەلایەن نەخۆشخانەکەیەوە توانرا بە یەکێک لە ڕاپەرە ناوخۆیەکان بناسێنرێت کە ئەویش تراپاوز بوو، کە توانی خەونەکەی بۆ بهێنێتە دی. پێکەوە ڤیدیۆ کلیپێک دەربکەن کە وشەکانی لە نووسینی ئیسیا بوون. تراپ یەکێک بوو لەو کەسانەی کە هەمیشە یارمەتی ئیسیای داوە، هانی داوە لە بەدیهێنانی خەونەکەی، بەڵام لە ساڵی 2019 بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە گیان لەدەست دەدات. ئەمەش کۆسپێکی گەورە بوو لە بەردەمی ئیسیادا، بەڵام ئەو هەر سوور بوو لەسەر ئەوەی کە کۆڵ نەدا و هەر بەردەوام بێت. هەر بۆیە ئێستا لە تۆڕی کۆمەڵایەتی تیکتۆک ناوبانگێکی زۆری پەیدا کردووە، تا دێت ژمارەی شوێنکەوتووەکانی بەرەو زیادبوون دەچێت و ئێستا ئیتر بەرەو جیهانی بوون هەنگاو دەنێت. ئەمە چیرۆکی ژیانی ئیسیای ڕاپەرە، ئەو کەسەی کە بە بێدەنگی ئەوێت هاوار بکات. ئێستا تۆ چی لەم چیرۆکەوە فێر بوویت؟ بە ئێمەشی بڵێ.